ئێمە پاش ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ ئەنجامماندا گەشتی نەو دەرەنجامەی کە لەمڕۆوە بایکۆتی سەرجەم ناوەندەکانی تەندروستیەکەین لە پارێزگای سلێمانی لە سەرجەم نەخۆشخانەکان لە سەرجەم سەنتەرەکان لە سەرجەم مەڵبەندە تەندروستیەکان لە سەرجەم بنکە تەندروستیەکان بێجگە لە فریاکەوتن و شوێنە هەستیارەکان لە دوێنێ شەو تێگەیشتین تروسکاییەک یاخود بەروارێک بۆ دابشکردنی موچە یا بۆ چارەسەرکردنی دۆخی دارایی نییە بۆیە ئێمە ناچارین وەکو سندیکای کارمەندانی تەندروستی لە ژێر فشاری ئەندامەکانی خۆمان لە ژێر فشاری چین و توێژەکانی ناوناوەندی تەندروستی ئەمڕۆ بایکۆتی سەرتاسەری ڕابگەێنین. ئێمە ڕۆژانە چەندین کادر و چەندین خەڵکی ناوناوەندی تەندروستی خەڵکی دیاری ناوناوەندی تەندروستی سەردانمان دەکا کە ئەڵێ دینارێ لە گیرفانمان نییە، ناتوانم پێداویستی ماڵم ناڵم دابین کەم، ناتوانم هاتوچۆ بکەم بۆ دەوامەکەم، ناتوانم کری خانووەکەم بدەم، قیسەکەم بدەم، ناتوانم پێداویستی ڕەمەزان دابین کەم، چ جای ئەوەی کە نەورۆز تێپەڕی، چ جای ئەوەی کە جەژنێتە پێشەوە. لەبەرەوە ئێمە مەفروزە لەگەڵ ئەندامەکانی خۆمان بین.